بەڕێبەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش. هیوادارم لە هەرچۆ هەن ساڵ و سڵامەت بن و لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە دەوات مەکرۆ لە هاوڕا عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست سەوات دەکەین سەبارەت بە قەتڵی ئەمدی دەوڵەتی یعنی ئێدامکردن. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، هاوڕا عەبدوڵڵا دارابی ئەگەر دەنگی منتە زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ و بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆن. هاوڕا بە دەنگ زۆر زایفە، نازانم چۆنە قسە بکە. ئایسە چۆنە؟ بازم زایفە، نازانم یا دەنگت بەرزتر قسە بکە یا میکرۆفۆن و شتەکەت. باش، ئایسە چۆنە؟ ئەلان باشە، ئەلان باشە، ئەلان باشە. بەڵێ بەسڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هەورا دارابی پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هەروەکو ئاگاداری و دەزانی مجازاتی ئەعدام و لەغوکردنەوەی مجازاتی ئەعدام بۆ کۆمەڵگای بەشەری لە قەرنی 21 لە نانی شەو لازمتر و زەروریترەوە فەورەن و هەر ئەوڕۆ دەبێ مجازاتی ئەعدام هەڵوەشێتەوە نەمێنێ. جامعەیەکە لەوە ئەعدام و نەفەسگرتنی ئینسان بە هەر بەهانەیەک وجودی بێ شکولترین نزیکایەتی و قەرابەتی لەگەڵ ئینسانیەت و دنیای ئەوڕۆ نیەتی. ئەعدام قەتڵی ئەمدی دەوڵەتیە و بۆ بەقای سەرکردەکان و مفتخۆران و حاکمان و ئەنگەڵ و غارەتگەرەکانی کۆمەلگا دانراوە و ئەعدام بۆیە جومهوری ئیسلامی یا زۆر وڵاتکە ئەعدامەکەن بەم مەبەستەدا. پرسیارەکەی منەمە جمهوری ئیسلامی ئیدعا دەکا قەوانینی ئەعدامی یعنی قەتڵی ئەمد و ئاگاهانەی دەوڵەتی کە لە ڕۆژی ڕۆشنە لە سەعاتێکی معەنە لە شوێنێکی معەنە ئینسانەکان ئەعدام دەکەن. بەخاتر گوایە ئیدعا دەکا بەخاتەیە بۆی ئەم کارە دەکەین، بۆی ئەعدام دەکەین بۆ ئەمنیەت و واکسینەکردنی کۆمەلگایە. ئەم ئیدعا ضدی ئینسانی جمهوری ئیسلامی لە قەرنی 21 لەگەڵ واقعیەتی دنیای ئەوڕۆ هیچ متابقەت و هەمخانیەکی نییە و هەروەکو ئاگاداری و دەزانین 44 ساڵە جمهوری ئیسلامی بە پێی قەوانینی شەرعی و ئیسلامی و قڕون وێستایی و دواکەوتووی خۆی ئاگاهانە ئینسانەکان دەگرن و دەکوژن و دەیانخەنە ژێر شکنجە و زیندان و کوشتن و بڕین. ئایا ئەمانە واقعان ئەم بەهانەی جمهوری ئیسلامی ئەم ئەعدامکردنانە کە ئاگاهانە و قەتڵی ئەمدی دەوڵەتیە کۆمەلگا ئەمنیەت بۆ کۆمەلگا دێنێت؟ ئایا زەمانەتی ئەمنیەت و ئاسایشی تێدادا ئەم ئیدعای جمهوری ئیسلامیە؟ ئەم قسە و باسە کە تۆ باسەکەی و ئەم ئیدعاکە جمهوری ئیسلامیەکە بڕواکە خۆشی بڕوای پێ ناکە لە هەموو کە زۆرتر و لە هەموو سەردەمدارانی وڵاتانی دیکە زۆرتر بێ بڕایە بەم قسە و باسەی خۆش بۆ لە هەر وڵاتێکە و بە تەوری ویژە بۆی ئەڵێم ویژە تەنیا جمهوری ئیسلامی بەمشقڵەیە ئەن دوای چین دومین وڵاتە لە قەتڵ عام خەڵکە. حقیقەتەوەیە کە نائەمنترین شوێن بۆ ژیان بۆ ئەوە کە ئینسان حتا ژیانێکی عادی ئاسایی نۆرماڵ متعارف و شایستەی بەشەر بەڕێوە با لێرانە وجودی نییە، ئەسەم وجودی نییە شتە بۆیە نائەمنترین شوێنە هەر بەخاتر ئەم دەلیلەوە بەخاتر ئەم سیاسەتی ڕژیم بەخاترەوە کە جمهوری ئیسلامی لەسەر حکومە بەخاترەوە جمهوری ئیسلامی سیاست ئەکا بەسەر خەڵکە بەخاترەوەی کە جمهوری ئیسلامی بە قەوانین و بە سیاسەتی 1500 ساڵەوە پێش دێت بەسەر خەڵکی قەرنی 21 خەریکە ژیان داسەپێنێت بە بڕای من نائەمنترین شوێنە و ئەمە عاملی ئەسلیە. ڕژیم جمهوری ئیسلامی ئەسەن خەبەری لە اقتصاد نییە، اقتصادی نۆرماڵی متعارفی برژوازی کە خۆی سەردەمداریە یەکی لە سەردەمدارانێت یا خۆی کشوەرێک و وڵاتێکی بەم شێوە داگیر کردو خەریکە شتێکی وای نییە لە وەڵۆگە لە چەندین ساڵ خەڵکی بەمەخڵەتەن ئێمە دێنی اقتصادی ئیسلامی ئیجاد دەکەین. دووهەمی شت لەبار سیاسیەوە تەنها شتێکە ڕژیمی جمهوری ئیسلامی لە ماوەی 45 ساڵی ڕابردووە تەنیا سیاسەتێکی کە نەوێستاوە و هەمیشە ئامادە بەکار بووە، هەمیشە ئاکتیڤ بووە و هەمیشە کاری کردووە
سیاسەتی ئەرعاب و وەحشەت و کوشتن و بڕین و قەتڵ عام و لێدان و سەنگسار بووە. تەنیا ئەم سیاسەتەی کاری کردە جمهوری ئیسلامی و تەنیا بەمە 45 ساڵە حکومەکە و تەنیا بەمە ناوی جمهوری ئیسلامیە و بەمەش مەشهور بۆ لە دنیا. بۆچی ئەڵێم دنیا؟ تەنیا ئەوە نییە کە وڵاتانی عێراق و سووریا و لوبنان و فەلەستین و یەمەن و تەواوی وڵاتانی عەرەبی نامن کردووە، کولی جیهانی نامن کردووە بە تۆریزمی ئیسلامی. ئەم ئیسلامە سیاسیە کە ناوی خۆی ناوە جمهوری ئیسلامی بالاخره ئەوەی کە لە دەستی هاتۆ درێغی نەکردەوە بۆتە باعثەوە کە تەواو دنیا نامنکە. بۆیە من گەرەکمە بڵێم ئەمە ئیدعا پوچ کە هیچ. من گەرەکمە بڵێم کە خودی ئەعدام و خودی قوانینێکە ودانێ هەردووچی ئەبێ متوقف بێ وەکو تو شەر پێ بکەن. هەم مجازاتی ئەعدام ئەبێ متوقف بێ لە ئێرانە بەتایبەت لە ئێرانە و هەم قەتڵی نەفس یعنی قەتڵی خەڵک کوشتن ئەبێ فۆرن ستۆپ کرێ بۆ وەسیلەی خەڵک. زۆر سپاس هاوڕێ بە عنوانی هەروەکو ئاگاداری بە عنوانی سیاسەتێکی هەمیشە و 40 چەند ساڵەی جمهوری ئیسلامی ئێدامکردن و سرعەتی ماشێنی ئێدامکردن و ئینسان کوشتنەکانی باڵاوپایینی بووە، جاری وا بۆ کەم و جاری وا بۆ زۆرتر و ئاخیرەن زۆر زیاتر بووە و ئەوەی کە معلومە لە تێی ئەم 44 ساڵە هیچ کات تەعتیل نەبوو، هەمیشە ئینسانەکانی ئێدام کردووە. لە هەفتەی لە تێی ئەم 1-2 هەفتەی ڕابردووە چەند نەفەریان ئێدام کرد و چەند نەفەریش لە لیستی ئێدامان. یەکێ لەوانە کە لە لیستی ئێدامانان وریشەی مرادی و پەخشانی عەزیزی و 8 نەفەری تر بە ناوی جوانانی ئاکبەتان حکمی ئێدامیان گرتووە. بۆچی؟ جامعە تا ئێستا ئەم ئێقدامە وەحشیانە چۆنە بێ قبول کا و بۆچیە بێ پێشی پێ نەکرێ؟ منیش دقیقاً گەرەکمە تەکیە لەسەر ئەم شتە بکەم کە بڵێم لە هەر وڵاتێکە جەزا بەعنوانەوە کە بەعنوان مەجازات دەوڵەتی وهەم ئەعدامکردنەکەیشی وەکو حەق و وارث لەلایەن جمهوری ئیسلامیەوە کە ئەمە کراوە بە قوانینی ئەساسی جمهوری ئیسلامی و ئەوەڵین و ئاخرین ڕوکنی بەقای جمهوری ئیسلامی ئەمە ئەبێ لە بینچێ بە مانای واقعی کەلیمە ئەوە کە باڵاوپایانی کردووە، ئەوە کە ئاحکامی جۆراوجۆ دەرەکە و زۆربەی بەیانیەکان کە خەڵ لە خەوەستاون دیوانە ئەوەڵین اخبارێکە لەگەریان مواجه بوون و ئەوەڵین تەسویرە لە تەلەڤیزیۆنەکانی ئێران گردویانە دقیقاً کوشتن و بڕین و قەتڵامی ئەمە ئەو بووە. چه قەتڵام؟ ئەو جمهوری ئیسلامی کە خەڵکەڵی نەبژاردووە، جمهوری ئیسلامی کە دایان سەپان و ئەمریکا و دووەری غەرب دایان سەپان من خەڵکە لەگەل ناسیۆنالیستە ئێرانیەکانە وەکو جبهەی ملی و حەزبی توودە و چریکی ئەکسەریەتی فدایی و غێر و زالک کە دایان سەپان من خەڵکە بە جێگەی خۆی. ولی حقیقەتەکەی ئەوەیە لەو کاتەوە تاوەکویسە بە فەرمانی جمهوری خومەینی، چون خومەینی لە یەکێک لە ڤیدیۆیەکە باسی ئەوەیە کە ئەڵێت نەیاڵن خەڵکی ئێران بزانێت کە سیاسەت و ئەعمالی ئێمە چی بەکوێ چێ و داوای چی ئەکەن و چیمانەوێت. ئەگەر بەکردەوە تووشی ئەو هەڵە ببن کە خەڵک بزانێ ئێمە لەبار سیاسی و بۆچی هاتوین و گەرەکمانە چی بکەین، تیکەمانەکەن. هەر ئەم هەفتەی ڕابردوو یەکێک لە ئەندامانی بەرزی جمهوری ئیسلامی ئەمەی تکرارەوە کرد. لێ ئەپرسن ئەڵێن خۆ لە غەزە 42,000 ئینسانین کردووە بۆیەوە ئەم کارە متەوەقف ناکەن تا جێگە بەتە نەکرێت. ئەڵێ 42,000 چییە؟ تۆ بڵێ نیوەی دنیا. پێویستە بۆ ئەوە کە ئیسلام سەرکەوێ بە مەنزڵگای خۆی بڕوا و هەروە کە ئیمام خومەینی فەرموویەتی ئەگەر نیوەی دنیاش بکوژرێ ئێمە بە مەقسەد بگەین، مەقسەدەکەی ناڵێکە چییە؟ ئێمە بە مەقسەد بگەین هێشتا کەمە. نیوەی دنیا ئەمە قسەی تکراری و تەئەکیدی یەکێک لە مەلاکانی جمهوری ئیسلامیە لە 2 هەفتەی ڕابردووە. لەم کاتا کە خامنەی خەری وەسیەتکردنەوە و بەلاخەرێ ئەڵێ کەس دانێن بە جێگەم و مەبادا منیش حەزب بم دەرنەتیجەیەوە هۆشتان بێت و ئەم کاروانە منیش بڕۆم نابێ بیوەسێ ئەمیش قسەکەی خومەینیەکە ئەبێ هەر ڕۆ بەردەوام بێ. من گەرەکمە بڵێم کە ئەم حکمێکە بە هەر لە حەز مەحکومە نابوودە، بەڵام تەنیا ئەمە نییە ئەمە مەحکومە و نابوودە و خراپە، ئەمە تەنیا وەسیلەیەکە کە جمهوری ئیسلامی بەمە ماوەچوو. بۆیە بە نەزەر من ئەبێ بێتە سەرمێزی هەموو ئینسانێک و هەموو خانەوادەیەک، هەموو تەبەقە و چین و توێژێک لە جامعە ئێرانە. جمهوری ئیسلامی ئەگەر ڕەقەمنشینی پێ بکرێت لە عەرسەی ئەعدامکردنا یانە ئیتر نەمانیەسی تەواو. تەنیا نەمانی جمهوری ئیسلامی تەنیا جەنبە فیزیکیەکەی نییە،
جنبەی سیاست و سنەتەکانی بمرێتەکانی بۆ ناخورێت هەر ئەلان لە تووری ماوەی 45 ساڵی ڕابردووە کە خەڵک بە جددی بربەرەکانیان کردووە گەرچی 200,000 کوشتیان داوە تاوەکویسە توانوانە لە زۆر ئەرسەی جنایەتکارە ناقەمیشی پێ بکەن ئیسە ناتوانێت وەکو ئەوڵ ژنان ببات لە شارێکە داینێ و بە 3 ڕۆژ بە بەرد سنگساریان کە ئیسە ناتوانێت ئەو حکومە کە جاران 2 ساڵەوە پێش تا 2 ساڵەوە پێش ئەیکرد بە زە ژنانە ئیسە بیکات ژن سینەی سپەر کردووە وەکو بەشێکی ئەکسەریەتی جامعە حتا نەک وەکو نصف هاتوتە مەدان و سینەی سپەر کردو بۆیە من دەرکمەوە بڵێم کە ئەم سیاست یەکێک لەو سیاستە مهمانەیە کە ئەبێ خەڵک متەوەقفیکە ڕایوێسێنێ بۆچی بۆ ئەوە کە خواستاسیەکەتان خاستاسەکەی خەڵگیانە سەرنگونی جمهوری ئیسلامی بەدی بێت سپاس بۆ تۆزیەکانت هەوڕێ ئابارۆ خۆتی شارت پێکرد کە دیارە خەڵکی کۆمەلگای ئێران بە مانای واقعیەکەی دەرسەدێکی زۆر 80-90% ئەو کۆمەلگا بە هەموو سیاسەتەکانی جمهوری ئیسلامی و کولیەتی جمهوری ئیسلامی معتەرزن و لە پێش هەموو ئەوانەشۆ بە ئێدام و کوشتنی ئینسانەکان خەڵک معتەرزن و لە تەیم 44 ساڵەی حاکمیەتی جمهوری ئیسلامیە هەمیشە خەڵک ململانەی و مبارزەی خۆیان کردووە دژ بە جمهوری ئیسلامی و لە زۆر عەرسەدا جمهوری ئیسلامیان وادار بە پاشەکشێ کردووە پرسیارەکەی منەمەیە با تەوەجێ بەم هەموو بۆحران و دامامی و دەرگیری و ناتەوانی و ڕەزالەت و شکستەی کە جمهوری ئیسلامی هەیەی و بۆ کۆمەلگای تەحمیل کردووە ئایا وەختی ئەوە نەگەیشتووە کە وەسیعتر هەمەجانبەتر جددیتر خەڵکی ئەو کۆمەلگا معتەرز و ناڕازیە لە جمهوری ئیسلامی بێنە مەیدان و تەقابل و مبارزەیەکی جددیتر لەگەڵ جمهوری ئیسلامی بکەن و قوانین و مقرراتی جمهوری ئیسلامی و بە پاشەکشێ وادار بکەن و حتا بتوانن پێش بە ماشێنی کوشتاری جمهوری ئیسلامی بگرن و لەغاوی دەمی ئەم کەسانە و ئەو قازیانە و ئەو ئاخوندانە و ئەو کەسانەی کە حکمی ئێعدامەدەن هەوسار بکەن ئایا وەختی ئێمە نەگەیشتووە کە جددیتر لەوەی کە تا ئێستا بووە خەڵک دژ بە جمهوری ئیسلامی بێنە مەیدان نەتەنیا وەختی گەیشتووە بەڵکو حتا تێپەڕیش بووە یعنی بەمانای واقعی کەلیمە تێپەڕ بووە لەوە بەڵام ئەم ڕژیمە هارە کە حمایەتی ئەمریکا و دووەری غەربیشی بۆمان بۆ بەقا و بۆمانەوەی هێشتا هەر لە پشت بووە هێشتا هەر ئیسەش دیاری پیانیان کە ئەبێ بڕوات ئەم ئەرکە سەشانی ئەم خەڵکە و ئەم خەڵکە ئەبێ ئەم ڕژیمە لە هەبن ئەم ڕات وەختیەوە هاتووە کە خەڵک دەست بنێنە سەر ئەو فاکتۆرە ئەسلیانە ئەو عاملە ئەسلیانە ژنان هاتنە مەیدان و ئازادی خوازان و کۆمۆنیستەکان و تەبەقەی کارگەری یارمەتیاندان ئەلعانە ئەوزا بە نەفعی ژنان نەک لە ئێران لە عەرسە جیهانیە گۆڕیاوە لە هەموو دنیا بەنظامە تەأسیر خۆی کردووە تەأسیری مثبت بە نەفعی ژنان اتکا بە نەفسی داوە بە ژنان لە ئەوروپا بۆیە من گەرەکمەوە بڵێم کە وەختی ئەوە هاتووە یەکێتر لەم خاڵە کلیدیانە لەم عەرسە کلیدیانە مەسەلەی ئەدامە تەوەقفی ئەدام سەد هەنگاو جمهوری ئیسلامی بە پەرتگای مەرگ و نەمان نزیکە کاتەوە ئەمە مەسەلەی مهمە مەسەلەی ئەدامەوە نییە کە جمهوری ئیسلامی دەعاکە کە بۆیە ئەدامەکەم کە جاماکە ئەمنیەتی تیا بێت بۆیە من لە بریتی کەسێکە کوژراوەکە دێنم و بالاخره ئەدامیەکەم کەیتر کەس نەکوژێ ئەگەر وا بواە یەک ئەبوا جمهوری ئیسلامی تەواو سەرانی ئەدام بکەن ناگرایە هەزار ڕا سەرانی ڕژیم بە پێوانەی 400,000 ئادامێکە کردوێتی و کوشتارێکە کردوێتی بە قەتڵانی جەمعی ئەبێ دوادانیان ئادام بکرێت ئەمە یەک دووهەم مەتەوەجێ بوون خۆشیان کە بە ئادام ناکرێت ئەم کارە بکرێت ئەوە سێومیشە دەوەیە کە جمهوری ئیسلامی کێوە دێت مەسەڵەن کوڕی کەسێکە کوژری ئەو دێ کوژراوکە ئادامەکە ئەمان کێمە حکمی داوە بۆوان کە بێن ئەم کارانە بکەن بۆچی ئینسانی خۆیان دێن موادی مخدر دروستەکەن و تا بە جامعە پەخشەکەنەوە هەر خۆ نیرۆکان خۆیان ئەمجا کابراگرێ بە جرمیەوە کە معتادەی کوژرێ بۆچی بەهایە کوژن بە جرمیەوە کە دینیەتری هەڵبژاردووە بۆ دینی مخالف ئەگەرین وای لێەکەن و چی لێەکەن بۆچی ئەوە کە کۆمۆنیست بێ قاچاخە و مەمنوع ئەو حەزبەکەی نابێ وجودی بێ کوا ئازادی خوازان کوا کۆمۆنیستەکان لە ئێران لە ماوەی 45 ساڵە ئیجازەیان پێدراوە بێن عەرز ئەندام بکەن کە بێژنێمە ئەمە ئاڵێن و ئەوە ناڵێن هەمووی محکومە بە ئەدەم چ لە تەبعیدا محکومە بە ئەدەم
لەلایەن جمهوری ئیسلامی چ لە بۆیە من گەرەکمە بڵێم کە ئەمانە هەمووی واقعی نین بۆیە ئەم خاڵێکی مهمە خاڵێکی حارە گەورەیە ئەبێ خەڵک بە تەحەزوبی خۆیان بە ئیتحادی خۆیان بە تەشەکولی خۆیان بە هاودڵی و هاوپەیمانی خۆیان بێسن لەسەر ئەم خاڵە بیکچون کە ئادەم نابمێنێت بۆ وەکە ڕژیم بۆ ئەو ئەهداف ئەسلیە بنەخە نزیککەنەوە. زۆر سپاس هاوڕێ بە 4 دقە زیاتر وەختمان نەماوە باس لە تەحەزوب و اتحاد و ئەمانە کرد. سوالەکەی منەوەیە گۆشەنگای بەرنامەی حیزبی حکمەتی دشت بە سیاسەتی ئێدامی ڕژیم دشت بە زیندان دشت بە حەبسی ئابەد چۆنە و بۆچی دەبێ ملیۆنها ئینسانی ئازادیخوا سەرەوە ئیشارەشت کرد ملیۆنها ئینسانی ئازادیخوازی کۆمەلگای ئێران و حتا جیهانیش بەم سیاسەتە ڕووبێنن و خۆیان گرێبدەن لەگەڵ سیاسەتی حیزبی حکمەتی کە دژی سیاسەتی ئێدام و حەبس و زیندان و شکنجەیە بۆ زۆر کورت 3 دقە وەختمانە پێشەکی داوام لە مەخالف و لە موافقی کۆمۆنیستەکان و حیزبی کۆمۆنیستی کارگەری ئێران حکمەتیست ئەوەیە کە بڕۆن یەک جار بۆ نمونە دەست بەرن بۆ بەرنامەی دنیای باشتر یا دنیای بهتر ئەوە بخێن و متالعەی کرد بزان لە هەموو بوارەکانی ژیانە و بە تەوری خاص و ویژە لەبارەی ئادام و بەلەخرام بەرنامە چی وتووە کە بە قەڵەمی مەسروع حکمەت عمدەتەن ئەمە نووسراوە و بە تەئیدی ڕەهبەری ئەم حیزبە ئەمە تەئید کراوە الان دەفتەرچەیەکە کە بە هەموو زمانەکان بڵاوەکرێتەوە وێ من گەرەکم ئەوە بڵێم کە ئینسان بۆ ژیان وجودی هەیە ئەگەر تۆ گەرەکەی بە هەر شکلێ بیکوژی بە هەر بەهانەیە بیکوژی بە هەر شێوە و شکل و تەوتئێ بیکوژیت بلەخەرە حەقی حیاتی لێسێنی بۆیە بە هەر شکل و شێوەیەک مەمنوع ئینسان بکوژیت قەتڵ ئیعدامی نەفسی عەدام شتێکە کە یعنی ئینسان کوژی شتێکە کە مەمنوعە لە بەرنامەی دنیای باشترە مجازاتی ئەبەد مەحکومە لە مهینە نەک مەحکومە نابێ ئینسان تا ئەبەد بە هەر جرمێکۆ بۆیە ئەمە ئەڵێم کە ئیتر هیچی تیا نەمێنێت بە هیچ جرمێک ناتوانێت حەقی حیات سێنێ لە هیچ ئینسانێک و بڵێ پێ بڵێ بڕۆ کوجی زیندان تا ئەبەد لەوێ بە هیچ جرمێک ناتوانێت حەقی حیات لە ئینسان سێنێ بیبات بلەخەرە دەوڵەتێک کە بەخاتر بەقای خۆی خەریکەم کارەکە کلی ئەم شتەکە دانراوە هەمووی بەخاتر بەقای نظامی سەرمایەداریە بەقای دەوڵەتەکانیەتی کە لەسە و نزیک 200 شوێنەکە شەق و پەقیان کردو و خەتکەشی شدت دیاریان کردوانە بە وڵات ئەمانە بۆ بەقای خۆیان ئەمانیانە دایر کردووە ئەنا ئینسان بۆچی ئەبێ بن ئازادی بەرابەری خۆشبەختی بگورە 1 دقەمان وەختنەوە فەرمو 1 دقە بەڵێ ژیانی خۆش و بەختەوەری حەقی هەموو ئینسانێکە بۆیە کەس نابێ ئەدام بکرێت کەس نابێ زندانی ئەبەد بکرێت کەس نابێ حتا ئەهانەت و بێحورمەتی پێ بکرێت ئەگەر پێی بکرێت تەرەفی مقابل ئەبێ بڕواداوای لە بنیلێکە حتا بۆ ئاهانەتکردنیش بۆیە من گەرەکمەوە بڵێم کە هەموو ئینسانە خەتابارەکان ئەکرێ زندان کرێ ڕاهنمایی کرێ کۆمەکی کە یارمەتی بی ئیجازەی پێ بی ئەو حەقی پێ بێ کە دووبارە هەڵگەڕێتەوە بۆ نێو خەڵک و خەڵک کارێکی کە خودی ئەو خەڵکە کارێکی پێ بکەن کە بڵێن ئیسیتر بە دەردەوە خواکە لە ئیشتباهاتی خۆی تەنیا کەوتۆ و ناتوانێت حەجێکی بۆ بکرێت هەڵەگەڕێتەوە ئەی بەخشن بۆیە من گەرەکمەوە بڵێم کە هەمووی ئەم شتانە بەخاتر بەقای نظامی سەرمایەداریە بەخاتر بەقای بە کوژان و مستەبەدەکانە ڕەبتی نییە بە ژیانی ئینسانەوە بۆیە داواتان لەیەکە ئەم مەوزوعەوەکو مەوزوعێکی مهم لە بەرچاو بگرن و زەحمەتیشکێشن دنیای بهتر بکەنەوە کە بەنظام بەرنامەی تەبەقەی کارگەری ئێرانە بەرنامەی ژنانی ئازادی خوازە بەرنامەی گەنجانە بۆ ئەوەی کە یەک جار بۆ هەمیشە تەسمیم بگرین چۆن بژین و بۆ ئەو ژیانە کە چۆن بژین شەرکەن مبارزەکەن بەربەرەکانیەکەن تا ئەگەن پێی و تا ئەم ڕژیمە سەر نەبوونەکەن زۆر سپاس هاوڕێ بە مەجای پرسیارکردنم نەماوە چون وەختەکەمان تەواو بوو سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری من ناچارە منیر هەر بۆیە زانم وەختەکە کەم و بۆیە بەپەلە دەست بکە زۆر سپاس مەمنون بۆ تەوزیحەکانت سپاس بۆ تۆ بینەرانی عەزیز و خۆشەویست هاتینە کۆتاییم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتووە داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووکەم و ساق و سڵاو